بە درێژایی مێژوو ئێمە ئەو میلەتین کە بەردەوام گۆڵمان لێ دەکرێت چونکە میلەتی ئێمە هێرشبەر نییە و بەتەنیا دەزانێت بەرگری بکە. یەکەمین گۆڵ کە لێمان کرا بیرمان نییە، بەڵام باش دەزانین کە دوژمن بەرگریکارەکانی لەدلەت کردن. هەر کاتێکیش هەر یەک لە بەرگریکارەکانمان بەهێز بوو بێت ئەوە دوژمن تیرۆری کردووە. گۆڵپارێزەکەشمان بەردەوام گۆڵەکەی چۆڵ و هەرزان فرۆش کردووە. ناو بژیوانەکەش چونکە بەرژەوەندی خوازە بەردەوام چاوی بۆ کارە نەخوازراوەکانی تیفی بەرامبەر داخستووە. بە هیچ شێوەیەک ڤار بۆ ئێمە بەکار نایە و یاریەکانیشمان لە جیان پەخش ناکرێت. یاریەکەی ئێمە فیکەی تێدانێ و تا کۆتایی یاریەکە هێرش لەسەرمان بەردەوامە، بەڵام وای بۆ ئەو خوڵەکەی کە خۆمان کۆ دەکەینەوە بەیەکەوە هێرش دەبێت. لە کۆتاییشدا ئێمە دەبین بە خاوەنی گۆڵی سەرکەوتن و وڵاتێک و ئەوانیش دەبن بە شکست خواردوو.